هەڵدرایەوە بە نیازی چی لێرە؟ ئەم خێمە هەڵدانە یەکەم جار نییە لە ساڵی 2010 دە ڕۆژ لەبەرم دادگای سلێمانی خێمەمان هەڵدا 15 ڕۆژ پێش هێشتاش خێمەمان هەڵدا مانگر لە خواردن ئەم خێمەی کە ئەمڕۆ هەڵەدرێ بۆ ڕێگەگرتنە لە شادەماری سەرەکی دەسەڵات کە یەکێکە لە سەرچاوەکانی داهاتی دەسەڵات کە ئەو نەوتەی کە ئەیبینی ئەڕوا بەرەو ئێران داهاتی ئەم میلەتەیە داهاتی ئەم خەڵکەیە چیتر ڕێگە نادەین ئەو داهاتەوە بە ئاسانی بە قاچاق ببرێ بۆ ئەودی بۆ وڵاتانی دەرەوە لەبەرەوە بەردەوامین وەلێرە ڕێگا ئەگرین لە داهاتی ئەم دەسەڵاتەوە بۆیە بەردەوامە بین یەکێکتر لە هەنگاوە گرنگەکانی مامۆسانی ناڕازی لێرە. زۆر سپاس بۆ بەڕێستا مامۆستا. بەڵێ ئەمەی کە ئەیبینن ئەمە ئەو دیمەنانن کە لە سەر ڕێگای عەربەت ئەمان خێمە هەڵدەدەن دەیانێ بمێننەوە ڕێگری لە تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی بکەن. ئەمان دەیانەوێت لێرەدا بمێننەوە هاوشێوەی ماوەی ڕابردوو کە ئەوان لە بەردەمی ئۆفیسی نەتەوەی گرتوەکان مانیان گرت کە بۆ ئەوەی کە لە خواردن بەڵام ئەم جارە بە شێوازێکی جیاوازتر ئەمان دێن و لێرە خێمە هەڵدەدەن بۆیە ئەیانەوێت پەیامی خۆیان بگێنن ئەیانەوێت ڕێگری لەو تانکەرانە بکەن کە لێرەیە و ئەیبینن لێسادا سەرقاڵی دانانی خێمان لێرە کە پاشان ئەو چادرەی پیادەن سڵاو لێبێ وەکو مامۆستایەک تا چەندێک لەگەڵ ئەم دانانی خێمەیە ساردیە کەشەکەی والله بەر لە هەموو شتێک سپاست دەکەم من لە قەڵاتزێوە هاتووم بۆ سەرما هاتووم هەڵبەتە گەر دڵسۆزی و خۆشەویستیم نەبا بۆوان نەداهاتم بۆ ئێرە منیش مامۆستام و زۆر شانازیێبووان کە ئەو خێمەیان دانایە دووبارە بەڕاستی ئەگەر ئەمان نەبن حاڵمان باش نییە یعنی بەجددی حکومەت بەردەوامە لەسەر خراپەکاری دەبێ بیان وەستێنین. چۆن بوو لە قەڵاتزێوە هاتی بۆ ئێرە؟ دوور نەبوو؟ دوورە بەڵام ئەو دووریە ڕێگر نەبوو لەبەرەوەی خۆشەویستیمان بۆ ئەو مامۆستا بەڕێزانە ویستمان بەشدار بین لەگەڵیان چکە بۆ خۆشم هەر لە 2016 یەکێکم لە دەستەی ناڕازی مامۆستان بەردەوام لە شەقام بوو. چۆن مامۆستا و فەرمانبەر بوون کە هاتن؟ وەڵاهی ئێمە یەک سارە بووین کە هاتین لە قەڵاتزێوە ئیتر وەکو پێم کوتی لە خۆشەویستی ئەمانەوە هاتوون بۆ ئێرە و جێگەی شانازین بەڕاستی بە کورت. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەمە دیمەنەکانی ئێستایە کە مامۆستایان و فەرمانبەران لە ئێستادا سەرقاڵی دانانی ئەو خێمەیان لە سەر ڕێگای سلێمانی عەربەت وەکو ناڕەزایەتیەک وەکۆی کە هاوکات ڕێگری لە ئەو تانکەرانە دەکەن کە تانکەری گواستنەوەی سوتەمەنین لێرەدا کە ئێستا ئەمە خێمەکەی پیادەدەن کە بۆی کە بچنە ناوی و هاوکات درێژە بە مانگرتەکەیان بدەن لێرەدا. ئەمە دیمەنەکانی ئێستای سەر شەقامی عەربەتە کە مامۆستا فەرمانبەرێکی زۆر کە هاتوونەتە ئێرە ناڕەزایەتی خۆیان دەردەبڕن و هاوکات ڕێگە لە تانکەرەکانی سوتەمەنی ژیراوە بۆ ئەوەی کە نایڵەن هیچ تانکەرێک تێپەڕ ببێت لۆ دووقەڕەباڵژی زۆر هەیە لەسەر شەقامەکە و ئەمان دەیانەوێت ئەم ڕێگریکردنا بەردەوامی هەبێت و وەکو خۆیان دەڵێن نایڵەن هیچ تانکەرێک تێپەڕ ببێت ئێرەدا.